بسم الله الرحمن الرحيم. خوشكان براني بالرزم. السلام عليكم ورحمة الله وبركاته. كاتێک کچ و کوڕێک هاوسەرگیریەکەن بەیەکەکەن لە ماڵێکا کۆ ئەبنەوە، گومان لەوەیان نییە کە پێشتر ئەم دوانە لە دوو بیئەی جیاواز گەورە بوون، دوو ماڵی سربەخۆی جیاواز کە هەر یەک خاوەنی عورف و عادەت و تەقالیدی تایبەت بەخۆیان بوون و هەر یەک لەم دوو ماڵە هەندێک سیفەتیان هەبووە کە وەکو جینات بۆیان ماوەتەوە. بۆ نمونە ماڵێکی کۆمەڵایەتین، خەڵکانێکن حەزیان بە قسەی خۆش و بە سوعبەتکردن هەیە، یاخود بە پێچەوانەوە کۆمەڵایەتی نین، گۆشەگیرن، حەز بە تەنهاییەکەن، حەز بە سوعبەت و گاڵتە و گەپی زۆر ناکەن. هەندێک جار ئەم کوڕ و کچانە کە بەیەکەگەن تەنانەت هۆزەکانیشیان جیاوازە، شارەکانیشیان جیاوازە. کاتێک کە هۆز جیاوازە بێ، شار جیاوازە بێ، بێگومان جیاوازیەکان زۆر زیاترە بن و کاتی ئەوێت تا ئەمانە لە یەک تێئەگەن، لەگەڵ یەکە ئەتوانن لە ماڵێکە بەیەکەوە ئاشنا ببن و ژیان بەرنەسەر و کۆمەڵێک مناڵ بە تەندروست پەروەردە بکەن. حاڵەتێکی ئاساییە تۆ 20 ساڵ 25 ساڵ تەمەنت کردووە، لەگەڵ دایک و باوکێکی جیاوازە مامەڵەت کردووە کە ئێستا لە خەسووی تۆ ناچێ دایکت و باوکیشت لە غەزورت ناچێ. ئاساییە پابندبی بە عورف و عادەتەکانی خۆتەوە، یاخود نەتوانی بیگۆڕی، چونکە لە تۆیا بووە بە خولق، هەوڵەدەی گۆڕانکاریش بکەی، گۆڕانکاریەکان قورسن. ئاساییە هەر یەکەمان بەو شێوازە بژین کە لەسەری گەورە بووین. گرنگ ئەوەیە ئەو کاری کە ئیکەین حرام نەبێ، واتە حرامێکمان حەڵاڵ نەکردبێ یان حەڵاڵێکمان حرام نەکردبێ. کاتێک کە بم چاوەوە ئەڕوانی تەبارودۆخەکان تۆ خۆت ئامادە کردووە بۆ ئەوەی کە بگوازرێتەوە لە ماڵی باوکت بۆ ماڵێکی تر کە تەواو جیاوازن لە ماڵی ئێوە، وەکو خۆت بمێنەرەوە. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ بووە بە کێشە و لە زۆربەی ماڵەکان هەرای ناوەتەوە، زۆربەی خوشک و براکانی لەیەک کردووە، زۆربەی دایک و کوڕەکانی لەیەک کردووە، زۆربەی باوک و کچەکانی لەیەک کردووە، ئەوەیە بووکێک ڕووە کاتە ماڵێک ئەوێ ئەو ماڵە بە دڵی ئەو هەڵبسوڕێ، ئەوێ ئەو ماڵە کە دەیان ساڵە خاوەنی تایبەتمەندی خۆیانن، دەستبەرداری هەموو عورف و عادەت و تایبەتمەندیەکانی خۆیان ببن و بە عەقڵ و دڵی بووکەکەیان هەڵبسوڕێن. بێگومان ئەمەش نایەتە دی، خەسوویەک کە لە تۆ گەورەترە، کە لە تەمەنی دایکی تۆیایە، بە ئاسانی نایەتە ژێرباری تۆ و 30-40 ساڵی تەمەنی دەستبەرداری بێ، واز لە هەموو عورف و عادەتی خۆی بێنێت و وەکو تۆ مامەڵە بکە. و هیچ کاتێکیش چاوەڕوانی ئەوە نەبیت غەزورت بە دڵی تۆ هەڵبسوڕێ. بۆیە کاتێک کە ئەتەوێ گۆڕانکاری بکەیت، کاتێک کە سووری لەسەر ئەوەی کە ئەبێ ئەوانیش وەکو تۆ بیر بکەنەوە، ئەم ئیسرارەی تۆ ئەبێ بە دروستکردنی کێشە، وا ئەکات ئیتر تۆ لەگەڵ ئەوانە نەگونجەی و ئەوانیش لەگەڵ تۆیان نەگونجێن. طەبعاً ئەم تێڕوانینە بۆ ماڵی غەزوریش هەڕاستە، ئەوانیش ئەبێ لەوە تێبگەن کە کچێک هاتووەتە ماڵیان و بووە ببووکیان لە بیئەیەکی جیاوازەوە هاتووە، لەوانەیە کچی ماڵێکی هەژار بێ، لەوانەیە کچی پیاوێکی دەوڵەمەند بێ. بێگومان پەروەردەکردن لە ماڵێکی هەژارە یاخود لە ماڵێکی دەوڵەمەنە کاردانەوەی هەیە لەسەر هەڵسوکەوت و مامەڵەکردنی ئەو کچە. قەت وا تێنەگەی ئەو کچە کە هاتە ماڵی تۆ ئیتر بیرکردنەوەکانی هەڵسوکەوتەکانی هەمووی ئەگۆڕێ. هەندێک جار ئەگەر بیشێوێ بیگۆڕێت ناتوانێ، چونکە زەمەنێک تەمەنێک بەو شێوازە هەڵسوکەوتی کردووە. کاتێک کە یەکێک لەم لایەنانە بووک ئەیەوێ ماڵی غەزور بگۆڕێ، یاخود ماڵی غەزور و خەسوو ئەیانەوێ بووکەکەیان وەکو ئەوان مامەڵە بکە،
کێشە و بەریەککەوتن دروستە بێ کە ئەوە کێشەی هەرە زۆری ئێستای خێزانەکانە. قوربانی ئەم کێشەیەش کوڕی ماڵەکەیە کە ئەکاتە هاوسەری ئەم ئافرەتە. ئەم ئافرەتە ئەوەندە لە گوێیا ئەخوێنێ، ئەوەندە عەیب و عارەکانی دایکی و خوشکەکانی بۆ مێردەکەی باسەکات کە لەوانەیە عەیب و عاریش نەبن، بەڵام ئەم پێی وایە وردە وردە دڵی ئەم هاوسەرەی خۆی لە دایکی ڕەشەکە، وردە وردە دڵی ئەم هاوسەرەی لە خوشکەکەی ڕەشەکە، لە باوکی ڕەشەکات و دواتر ئەو کوڕەی جاران نابێ بۆ ئەو ماڵە و ماڵ لەبەر یەک هەڵەوەشێ. بۆیە بەداخەوە ئێستا ئەبینین ماڵەکان زۆر بێکێشەن تا بووکێک دێت. هەر ئەوەندەی بووکێک هات ئیتر برای جاران نییە، ئیتر خوشکی جاران نییە. هەر ئەوەندە زاوایەک هات کە لەو جۆرە زاوایانەیە کە تەداخلی هەموو شتێکەکە ئەیەوێ فەرزی بۆ چوونەکانی خۆی بکات، ئەیەوێ گۆڕانکاری بەسەر ماڵی غەزورا بێنێ، کاردانەوەی ئەم کارەی قوربانی ئەم کارەی هاوسەرەکەیە بێت کە ئەبێتە مای ئەوەی ئیتر ئەم کچە لە باوک و دایکی ببێ. هەندێک جار لە ماڵی باوک بەهۆی ئەم زاوە خراپەوە یاخود بەهۆی ئەم بووکە خراپەوە کوڕ و کچ دەرئەکرێن، ئیتر قسەیان لەگەڵا ناکرێ. بەداخەوە کاتێک کە بووک دێتە ناوەوە، کە زاوا دێتە ناوەوە، ئیتر خوشک و برایەتی نامێنێ. بۆیە ئێستا بینین ترسێکی تەواو نیشتووە لە دایک و باوکەکان. ئەزانن بەهێنانی هاوسەرێک بۆ کوڕەکەیان لەدەسەدەن، ئیتر لە کوڕی باوک و دایکەوە ئەبێ بە کۆیلەی ژەن. کەس نەیوتووە تۆ لەگەڵ هاوسەرەکەتا باش مەبە، کەس نەیوتووە تۆ با پەیوەندیت لەگەڵ ماڵی غەزورت و لەگەڵ خەسووتا خۆش نەبێ، بەڵام کارە خراپەکەی تۆ لەو کاتەوە دەست پێەکە کە پشت لە دایک و باوک تەکەی، کە پشت لە خوشک و براکان تەکەی. خوشکی بەڕێزم، کە تۆ شوت کردووە بەم ماڵە، تۆ عەقدت نییە لەگەڵیان کە ئەبێ تەبیعەتیان بگۆڕن و وەکو تۆ بیر بکەنەوە. تۆ عەقدت نییە لەگەڵ ئەم ماڵە کە ئەبێ وەکو تۆ خەریکی سوعبەت بن، کە ئەبێ وەکو تۆ حەزیان لە گەڕان بێ، کەسێکی کۆمەڵایەتی بن. هیچ جۆرێک لەم عەقدانت نییە. کاتێک کە ئەبینی ئەوان وەکو تۆ بیر ناکەنەوە، ئاساییە تۆ وەکو ئەوان مەبە، تۆ کەسێکی گۆشەگیر مەبە، بەڵام ئاسایی نییە کوڕەکەیان لێ بکەیت، ئاسایی نییە ئەوەندە زەمیان بکەیت، ئەوەندە بەجوێی کوڕەکەیانە بخوێنیت کە ئیتر پشت لە دایک و باوک و لە خوشکی بکە و بە هەمان شێوە بۆ تۆی زاواژ ڕاستە. بۆی بەداخەوە ئێستا ئەبینین ماڵەکان هەمووی بەرەو هەڵوەشانەوە ئەچێ. کاتێکش کە لێیانە پرسی هەمووی باسی نوشتە و سەحرەکە. خوشکی بەڕێزم، سحر زمانی تۆ بوو کە خراپ هەڵت سۆڕان، سحر مامەڵەی تۆی زاوا بوو کە خراپ مامەڵەت کرد، کاریگەری لەسەر هاوسەرەکەت هەبوو. تۆی بووک ئەوەندەت وت تا دڵی هاوسەرەکەت لە دایکی ڕەش کرد، لە باوکی ڕەش کرد، واقعەکەت قبوڵ نەکرد، لێیان گەڕێ. ئەوان با بە عادەت و تەقالیدی خۆیان بن، تۆ شەروەکو خۆت بمێنەرەوە. ئاساییە مناڵەکانت بەو جۆرە پەروەردە بکە کە خۆ دەتەوێ. حەقی خۆشتە ڕێگا نەدەیت. ئەگەر خویەکی ئەوانت بەدڵ نییە لە مناڵەکانت ڕەنگدانەوەی هەبێت، بەڵام حەقی تۆ نییە کە بتەوێ خەسووت و غەزورت و خوشکی مێردەکەت و برای مێردەکەت وەکو تۆ بیرکەنەوە. مناڵەکانی خۆت پەروەردی بکە. ڕێگا مەدە خەڵک فێری شتانێکی بکە کە تۆ ناتەوێ. بەڵام گەورەکان بە تۆ پەروەردە ناکرێن و ناشتوانی گۆڕانکاری بکەیت. ئەو کاتەی دەست بۆ گۆڕانکارێکە ئەبەیت کێشە دروستەکەی. ئەو کاتەی دەست بۆ گۆڕانکارێکە ئەبەی ئاژاوەی گەورە لە ناو ماڵەکان ئانیتەوە و دایک و کوڕ، باوک و کچ، باوک و کوڕ لێیەکەکەی. سحرەکە خۆتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئین من البەیان لەسحرا. هەندێک کەس ئەوەندە جوان قسەکانی ئەڕازێنێتەوە، ئەوەندە جوان پلانەکانیدا ئەڕێژێ، کاریگەری بە زمانی دروستەکا و عەقڵی بەرامبەرە گۆڕێ،
ئەوە سحرە. بەڵێ ئەوەی تۆ کردت سحر بوو، تۆ زمانت وەکو سحر بەکارهێنا. ئەگەر تێبگەیشتیتایە لەوەی کە گەورەکان مەرج نییە بە عەقڵی تۆ هەڵبسوڕێن، کە ئەچیتە ماڵێک وەکو تۆ بیر ناکەنەوە، وەکو تۆ گەورە نەبوون، خێزانێکی جیاوازن لە تۆ، ئەگەر ئاوا تێبگەیشتیتایە ئەوانت قبوڵە کرد بەو شێوازەی کە هەن و بە هەمان شێوە بۆ بەرامبەرەکەش ڕاستە. ئەبوایە سەیری بووکەکەیان بکەن کە وەکو کچەکەی خۆیان گەورە نەبووە، لە ماڵێکی ترەوە هاتووە، لە عورف و عادەتێکی ترەوە هاتووە، ئەو کاتە کێشە دروست نابوو. بووکەکان، زاواکان وامەکەن کە ئیتر دایک و باوک لەوە بترسێ کە ژن بۆ کوڕەکەی بێنێ، لەوە بترسێ کە کچەکەی بەشوو بدات و وا تێبگات بە ژنهێنانی بۆ کوڕەکەی ئیتر کوڕەکەی لە دەسەدا، کە بەداخەوە زۆربەی کوڕەکانی ئێستەوایان لێ هاتووە، کە بەداخەوە زۆربەی کچەکانی ئێستەوایان لێ هاتووە، کە بەداخەوە جارێکی تریڵێم تا بووک و زاواکان نەبوون، خوشک و براکان خوشک و برای حەقیقی بوون، وەک کوردەواری ئەڵێ ڕۆحیان بەسەر یەکەوە دەرەچوو. بەڵام بەهاتنی بووک و زاواکان بۆ ناو ماڵەکان، ئێستا خەریکە ماڵەکان هیچیان بەسەر یەکەوە نامێنێ و بە ساڵیش خوشک و برا یەک نەبینێ بۆی گرنگ نییە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبركاته.